کەی ئەژی ئەمین چۆن گەیشتنە لالەزار؟ ئەژی ئەمین چی نارد بۆ کوشتنی بافڵ تاڵەبانی کە لە سلەیمانی دەست نەدەکەوت؟ ئەی هێزەکەی لاهوورجەنگی چۆن دەربازی؟ ئەژی ئەمین ئەو کەسەی خۆی بەشێک بوو لە دوورخستنەوەی لاهوورجەنگی لە دەسەڵات، هەر ئەویش پلانی دانا بۆ گەڕانەوەی دەسەڵات بۆ لاهوورجەنگی و تەنانەت چەندین کەسی نارد کە خولی هەڵدانی درۆنی خۆکوژی ببین و ئەو پلانی دایان نابوو جێبەجێ بکەن بۆ گرتنە دەستی دەسەڵاتی یەکێتی. پلانی کوشتنی بافڵ تاڵەبانی دانراو لە 3 پرۆژەی نیشتەجێبوون نزیک لە دەباشان 3 شوقە بەکرێ گیران بۆ جێبەجێکردنی پلانەکە کە دوانیان چەکی قەناسیان لێدانرا بوو، دانێکیشیان درۆنی خۆکوژی. ئەژی ئەمین 2 کامێرەی چاودێری پێشکەوتوشی نارد بۆ سلەیمانی کە دەست نەدەکەوتن تا چاودێری جموزۆڵەکانی بافڵ تاڵەبانی بکەن. لە ڕێگەی ئەژی ئەمینی وەک کەسێکات کە شارەزا لە بواری کامێرەی چاودێری دانان هات 2 کامێرەی متەوڕ و پێشکەوتوی دانا کە لە سلێمانی نەبوو لەلایەن ئەژی ئەمینەوە نێردرا بوو دانرا لەو شوقەیە سیتی تاوەرز بۆی چاودێری جموجۆڵەکانی دەباشان و کاک بافڵ بکە. هەروەها دوا بە دوای ئەوە کامێرەیەکی تری چاودێری هەر لەلایەن ئەژی ئەمینەوە نێردرا بوو لەلایەن هەمان شەخسەوە کە شارەزا لە بواری کامێرای چاودێری لە شوقەکانی هەواری جوانی دانرا. کامێرای چاودێریەکان خەتی ئینتەرنێتی بۆ دانرا و بۆی بتوانین ئۆنلاین هەموو کات سەیری بکەیت. گواسترایەوە بۆ کاک لاور و ئەژی ئەمینەوە بۆی هەموو کات بتوانن چاودێری جموجۆڵەکانی دەباشان و کاک بافڵ بکەن. یەکێتی بەوە ناسراوە کە بازگەکانی سنووری دەسەڵاتی بێزارکردنین و پرۆسەی گەڕان و پشکنین لە بازگەکانی سنووری دەسەڵاتی یەکێتی زیاتر پشت بە داتا و زانیاری دەبەستن نەک بە گەڕانی جەستەیی. لاهوورجەنگی لە ماوەی ڕابردوودا بەردەوام هەوڵی داوە خۆی بکاتە مانشێتی سەرەکی میدیاکان و ببێتە جێگەی سەرنجی ڕایگەشتی و بەردەوامیش هەوڵی بێزارکردنی هێزەکانی یەکێتی و ڕێگەی نەدەدا لە بازگەکان پشکنینیان بۆ بکرێت. هەرم ڕێگری لاهوورجەنگی لە بازگەکان بۆ پشکنین وای کرد کە لاهوورجەنگی بتوانێت ژمارێکی زۆر لە هێزەکانی ئەژی ئەمین بهێنێتە ناو شاری سلەیمانی و کۆمەڵێک گەنج بە ناوی مەشق و ڕاهێنان هەڵبخڵەتێنێت. ماوەیەک یعنم بڵێم تقریبا ڕۆژی یەکشەم هەفتەی مانگ ژمارەمان 14 کەس بوو مامەساژی بانگی کردین گوتی دەبێ بڕۆن بۆ سلێمانی. گەشتینە سلێمانی نەمانزانی بۆ کوێیە تا گەشتینە لالەزار. لە لالەزارش نانێڵە دەرودەش بکەین و تێکەڵی هیچ کەسێک بکەین. من بووم کاک لاور و ڕێبواری حامێدی حاجی خالی و حەمەهیدایەت لە سلێمانی و بەڕێکەوتین بۆ باخێک بۆ کەنەکەوە. سەیری باخەکەیان کرد بۆی بتوانن هێزێک لەلایەن ئەژی ئەمینەوە بێت بتوانن لەوێت جێگیری کەن و بزانن شوێنەکە چۆنە و گونجاوە بۆ جێگیرکردنی هێز. و دوا بە دوایەوە ئەژی ئەمین چەند وەجبەیەک چەک و پێداویستی لە هەولێرەوە بەرەو سلێمانی نات کە بریتی بوون لە درۆنی بۆم ڕێژکرا و بیکێسی و دۆشکە و چەند کەلوپەل و پێداویستێکی سەربازی تر. بەڵگەی حاشا هەڵنەگریش بوو ئەمە کوژرانی گەنجێکی قەزای چۆمانە لە شەڕەکەی لالەزاردا بە ناوی مستەفا عەبدوڵڵا کە لە لای ئەژی ئەمین لە شاری هەولێرکاری دەکرد و خێزانەکەی بە بیستنی کوژرانی کوڕەکەیان شۆک بوو. سەمڕۆ دیار بوو لە تۆبعەتلی دادی سلێمانی پێم دیما پێوەکرا پاش نیوەڕۆیە کە تووشی شۆک بووین بۆ ڕاستی کە شەهید بوو. خۆی دەوامەکەی لەکوێ بووە؟ داوامەکەی بەگوێرە معلومات لە هەولێر بوو دەوام. جیا لە مەشکە سوکاری چەندین گەنجی دیکە کە کوڕەکانیان لە لای ئەژی ئەمین کاریان کردووە بۆیان دەرکەوتووە کە کوڕەکانی ئەوانیش براونەتە شاری سلەیمانی و لە پاش شەڕەکەی لالەزار دەستگیر کراون. یەکێتی بەرامبەر دانیشتوانی ئەو گەڕەکانی نزیک شوێنی ڕووداوەکە بوون. خۆی بە شەرمەزار زانی لە بەرامبەر ئەو ترس و دڵڕەوکێیی کەوت بۆ دڵی هەمویانەوە و بەشێکی ماڵەکانیش زیانی مادیان بەرکەوت بوو. بۆیە هەرزوو دەستی بە قەرەبووکردنەوەی سەرجەم زیانەکان کرد و لە بەرەمەش پشکنینی بۆ ئەو ماڵانە نەکرد کە هێزەکانی لاهوورجەنگی چوو بوونە ناویانەوە و بەرامبەر هێزە ئەمنیەکان شەڕیان تیادا کرد. بۆیە پێش کۆتایی هاتنی شەڕەکە و ڕووناکبوونەوەی دنیا و گرتنی لالەزار هێزێکی لاهوورجەنگی بە تاریکی هەڵات و دەستگیر نەکرا.